پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی پێویستە، پیرۆزە، پڕڕێز و شکۆیە. هەر کات مرۆڤایەتی لەم پرۆسەی هاوسەرگیریە دابڕا بەرەو داڕمان دەڕوە. ئەم پرۆسە شەریعیە، ئەم پرۆسەی کە لە ئاینی پڕ ئیسلامدا بە پێویست زاندراوە، زۆر بە پیرۆز تەماشاکراوە و دەبێ هانی کوڕکچەکان بدرێ و پشتیان قایم بکرێ، دەست گیرۆییان بکرێ، دڵیان خۆش بکرێ، هان بدرێن بۆ ئەوەی کەوا لە پرۆسەی هاوسەرگیری نەترسن، بڕۆنە ناویەوە و پاشان ڕێگایان نیشان بدرێ و بەڕێز و تەقدیر و شکۆوە پێشوازی لەو کوڕە بکرێ کە دەچێتە خوازبێنی کچێک لە دەرگای ماڵەوە لە ڕێگەی پیاوان و ئافرەتانی وەکو جەنابتانەوە، پیاوانی مامۆستایانی بەڕێزی ئاینی قەدرگران و بە حورمەتەوە لە ڕێگەی دەستماچکردن و ئیحترامی یەکترەوە ئەبێ ئەمانە دەستخۆشیان لێ بکرێ، کار ئاسانیان بۆ بکرێ. مرۆڤ ئەگەر لەو پرۆسەیەدا سەرکەوتوو بوو، دڵنیابن بەڕێزان لە پرۆسەکانی تری ژیاندا سەرکەوتوو دەبێ. چونکە ئینسان ئەگەر لە ژیانی هاوسەریدا هەستی بە بەختەوەری و کامەرانی کرد، مێشکی ئەوەندە ئارامە، مەشغوڵ نابێ بە کێشەکانی ناو خێزانیەوە. ئەگەر لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بوو لە ماڵەکەی خۆیدا لەگەڵ هاوبەشی ژیانەکەیدا، هەم بۆ پیاوەکە هەم بۆ ژنەکە، ژنەکە دەتوانێت دایکێکی سەرکەوتوو بێ لە ماڵەوە، خاتوونێکی ڕێزدەگیرا و متمانە بەخۆ بێ، پیاوەکەش لە دەرەوە هەر کارێک بکە بە عەقڵێکی فراوان، بە دڵ و دەرونێکی ئاسوودەوە دەیکا. بۆیە تەماشای قورئانی پڕ بەرەکەت و بەخششکەن. لە سوورەتی ئەڕوم لە ئاەتی 21 و 22 23دا سەرنجمان بۆ شتێکی زۆر سەرسوڕهێنەر و جێگەی سەرنج ڕادەکێشێ. خوای پەروەردگار باسی نیشانە و بەڵگەکانی دەسەڵاتی خۆی دەکا. ئەفەرمێ ئەگەر دەتەوێت خوای پەروەردگار بناسی، سەیری ئەم نیشانە و دەسەڵاتانە بکە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا لەبەر چاوی هەمووتاندا دایناون. نابێ ئەم شتانە ئاوا لە خۆیانەوە دروست بوو بن، بەبێ خالق بن. واتەمە دەرسی عەقیدە و بیر و باوەڕە، هەم دەرسی ژیانی ڕۆژانی من و تۆشە. أفرمي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. الله سبحانه وتعالى يشغل لآيات بلغكاني دا صلاة عظمة تنهاي خوي أويا كدروستي كردوا لخوتان هاوسري جيانتان، واتا هاوسركشد وكو تو مروفا، وەکو تۆ ئینسانە، وەکو تۆ لە هەمان شکڵ و جەستەدا بوونەوەرێکی تر نییە، ئاژەڵێک نییە، شتێکی تر نییە.